هاوپەیمانی کوردستان بانگەشێکی ئەمنانە لە کەرکووک دەکات. لۆگۆی هاوپەیمانێتیەکە و پۆستەری کاندیداکانی لە تەواوی ناوچەکانی کەرکووک بڵاوکراونەتەوە. هاوڵاتیانی کەرکووک بە گەشتبینیەوە دەڕواننا هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق لە کەرکووک و بەڵێن دەدەن دەنگ بە هاوپەیمانی کوردستان و کاندیداکانی بدەن. داواکارین هەموو کتاچێکی ئەم کەرکووکە بڕۆ بە دەنگدان هەموو شتەکان ناوە بنێن، نەڵێن ئەوەمان بۆ نەکراوە ئەومان بۆ نەکراوە، چونکی ئێمە ئەگەر کەرکووکمان لە دەست بچێ یەکجاری ماڵوێرانە بین. من وەگە هاوڵاتیەکی شاری کەرکووک وەگەزی شاری کەرکووک داواکارم لە هاوڵاتیان لە دەیدا بچینە سوڵخای دەنگدان دەنگ بە لیستی هاوپەیمانی کوردستان بدەین. دەنگدان ئەم جارە لە کەرکووک گرنگە. محافظ ئێستا وامان لێکات ئەگەر ئێمە کورسیەکانمان کەم بکات لە شارەکە یاخود ئەوەی کەوا دەنگەکانمان کەم بکات لە شاری کەرکووک، ئەوە محافظی کەرکووک زۆر لە ئێستا خراپترمان بەسەردێنێت. پێویستە ئێمە وەکو هاوڵاتیانی شاری کەرکووک هەموو بە سەرجەمچینی توێژەکانەوە بەرە سونۆکانی دەنگدان بڕۆین بۆی گۆڕانکاری لەم دۆخە بکەین لە هەم لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی ئەمنی و سەرجەم سێکتەرەکانی ئەم شارەوە. کاندیدێکی هاوپەیمانی کوردستانیش دەڵێت گەشتبین باڵبژاردننی ئەم جارە و دەشتێ دەنگی کەرکووکیەکان بۆ هاوپەیمانی کوردستان دەبێت. ئەوەی من ئەیبینم من گەشتبینم ڕاستە خەڵکانێک هەیە نیگەرانن، خەڵکانێک هەیە گرێ و گازندیان هەیە، بەڵام کە دێنە سەر هەسە نەتەوایەتەکەی دانیشتوانی کەرکووک کوردی کەرکووک ئەو کاتە هەموو شتێک درێتە لاوە و داکۆچیکردن لە مافی کورد لە ناو شاری کەرکووکە ئەبێتە هۆکاری سەرەکی بۆ ئەوەی بیان دەنگ بدەن و کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان هەڵبژێرن. وەک شارزانی بواری هەڵبژاردن لە کەرکووک دەڵێن تەنیا هاوپەیمانی کوردستان دەتوانێت باڵانسی هێز لە کەرکووک بپارێزێت. پارێزگاریکردنی هاوپەیمانی کوردستانیش لە دەنگەکانی کورد لە کەرکووک زۆر لە مەترسیەکان لەسەر کەرکووک دەڕەوێنێتەوە. لە کاتێکدان دێلایەنی دژ بە کورد دەیانەوێت تاکی کورد لە کەرکووک لە هەڵبژاردن سارد بکەنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.